ئەمڕۆ ڕۆژی چوارشەممەی سوورە. ئەمە جەژنێکی پیرۆزە لە لای زەردەشتیەکان کە کۆتا چوارشەممەی پێشجەژنی نۆرۆزە. لەم ڕۆژە ئەزیەکان کۆ دەبنەوە و ئاگر دەکەنەوە و چەند مەراسیمێکی تایبەت بە خۆیان هەیە. نەمێت خۆیان بدوێنم و لە نزیکە و دیمەنەکانتان بۆ بگوازمەوە بزانین پیرۆزی ئەم ڕۆژە چییە و چی دەگەێنێت. خاتو ئاوات سڵاوت دەبێت. سڵاو لە بەڕێستان و لە کوباسی ئازیز و خۆشەویست بەڕێزن. خاتون ئەمڕۆ لێرە بۆنەیەکی جوان بەڕێواشە. حەزەکەم باسی گرنگی چوارشەممەی سوورمان بەڵێ طبعاً پێشێکی پیرۆزبایی چوارشەممە سوورە لە هەموو گەلی کوردستانەکەم ئەنجا لە گەلی ئاریانەکەم و ڕوحی هەموو شەهیدانی شاد و ئارام بێت. طبعاً ئەمڕۆ کۆتا چوارشەممەی پێش نەورۆزە کە چوارشەمان لە دینی زەردەشتی زۆ پیرۆزە بە تایبەتی ئاخر چوارشەممەی پێش نەورۆز بۆ چکە لێرە ئامادەکاریەکە بۆ جەژنی نەورۆز. ئەنجا دووەم لەم ڕۆژەیە دەبێت ئێمە ماڵک پاک بێتن، خواردن ئامادە بێ، ئاگر 24 ساعت بکرێتەوە و هەموو جلی تازە لە بەرکەن بە تایبەتی منداڵەکان دڵیان خۆشێ بۆ چونکە ڕوحەکانیان ڕوحەکان سەردانی ماڵەکانە کە نەمەیەکەم لەبەرەوەی کە ئاگر مایەی خۆشیە، مایەی ژیانە، ئاگر یعنی بوون، ئەگەر ئاگر نەبێ ژیان نابێ، فەرزکە ڕۆژ نییە، ڕۆژ ژیان نابێ، ڕۆژ نەبێت. لە هەموو دینەکانیشان نووسراوە کە نوری خوددا کەس خودای نەدیوە بەڵام نوری خوددا لە ئاگرە بینی. فەرزکە ئاگر نییە چاو بەستەرەوە بڕۆ دەرەوە، فەرزکە ڕووناکی نییە بەس تاریکیە، چۆن نەتوانی بڕۆیتە ماڵەوە، نەبە پیادە، نەبە سەیارە، نەبە هیچ شتێکە. بۆیە هەموو شتێکیش لە ئاگر دروستە بێت، تەنانەت خۆشمە حرارەتێکمانتیا ئاگرە. و هەروەها ئێمە ئەزانین کە لە کۆنەوە سیلاح نەبوو لە کۆنا بە ئاگرەکان ئاژەڵی ماڵیەکانیان لە کێویەکان ئەپارێز و خۆیان لە شکەوتەکان بە ئاگە و ئاگر خزمەتێکی گەورە بە مرۆڤەدات کە ئەویش خواردنە و ئاگر میکرۆبە کوژێ و ئاگر تاکە توخمە کە بەرەوبەرزی ئەڕوات، یعنی زۆر شتی تری هەیە ئاگر. تەوان ئەگەر ئێستا باسی کەم دووسێ پەڕەیە بەڵێ تەنانەت خۆشمان ئاگرمان بە حرارەتێکی شەکەین کە لە ناو لەشمانایە کە ئەویش مەسەن ئەگەر تاکەمان 30-40 بێتن ئەڵێن تاوا مرکەماداتی بۆکەن ساردیەکەن، یان ئەگەر حرارەتمان دابەزێ ئەڵێن تاوا سار بۆ مرکەواتی. ئێمەش ئاگرێکی جێگی لە لەشمان هەیە. حەزەکەم باسی نەریتەکانی چوارشەممەی سوورم بۆ بکەیت. گەلە کۆبوونە خێزانەکان و کردنەوەی ئاگر نەریتێکی تر هەیە کە دایم لە چوارشەممەی سوورا بکرێ؟ بەڵێ ئەبێ لەو ڕۆژەیە تەبەن خۆی بە زۆری جلی سوور لەبەرەکرێ بەو ڕۆژەیە ئاهەنگە گێڕێ حەفلاکرێ، گۆرانی خۆشەکرێ، هەڵپڕکێ بێتن و هەروە ئەو خواردانە داهاندرێت کە بە ڕەنگی سوور دەست پێکات. ئاگر لە هەمووی گرنگترە، هەنارە، شووتیە، ئەمانە تۆیان زۆرە بۆ چونکە شووتی تۆی زۆرە، هەنار زۆر، یعنی بەمانای بەرەکەتە کە بەرەکەت ببێ بندێتەوە کە ئەوانی توی زۆر بێ بەرەکەتی زۆرە. و هەروەها سێوی سوورە و سیر و ماسی و هەموو شتێک بە ڕەنگی سوور سیم بوو و ڕەنگیشی سوور بوو دایانین لەو ڕۆژەیەتە تا بەیانی قسەی خۆش و گۆرانی وتن و چیرۆی گێڕانەوە سەردان و بەس خۆی زیاتر لە کوردەواریە هەموو خێزانەکان لە شوێنێکەوە بوونەوە، یان گەڕەکەکە هەمویان لە شوێنێکەوە. خۆی عادەتی ئێمە لە کۆنا خۆشتر بوو لە ئێستا هەریەکە و بەلایەکە یەکێ لە وڵاتێکی لە وڵات و تەنانەت دەگەل لە یەک وڵاتیش لە یەک شاریش لە یەک گوندیش بن هەمووی بە فەیسبوک و بەم شتانە قساکەن، یعنی تۆزێک علاقاتەکە کاڵ بۆتەوە. من حەزەکەم ئەم جەژنانە تازە کرێنەوە بۆی هەم علاقاتەکانیش تازە بکرێنەوە، علاقاتەکانیش نزیک بنەوە، چکە ئێمە هەرە مرین بەڵام دڵی یەکتری خۆشکەین، لەگەڵ یەکا زۆر بەدڵسۆزی بین. ئەمە خۆشترە وەک لەوەی کە هەر کەسەوە بۆ خۆی بژی. کاتێتوانیم شە یڵدا لێرە ئامادە بم بۆنەیەکی جوان و قەرەباڵغێکی زۆر بەداخەوە ئێستا قەرەباڵغێک کەمترە. هۆکارەکەی یەکەم ئێمە خەڵکێکی زۆرمان بان نەکرد لەبەرەوەی کە ڕێگە پێدراو نەبووین بەڕاستی لەبەر لە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و پارێزگاری و قایم نێوتیان ناکرێ، هەموو چالاکیەکان وەستاوە. ئێمە هەر خۆمان خۆ بەخۆی وتمانە بێ هەر ئاگرەکە بکەینەوە، چکە ئەمە کەلتوری خۆمانە، ناتوانین لە ڕۆژە پیرۆزەکانی کوردستانیان ئاگر نەکەینەوە. و هەروەها بارودۆخی سیاسیش تەماشاکەی کە درۆن هەیە و وڵاتان تەعزیانە و خەڵکە کوژرێ و تەنانەت دوێنێ 6 درۆن کێشای بە سەیمانی بەداخەوە. هیوادارم کە هیچی تر نەبێ و کەس گیانی لە دەست نەدا بەڕاستی و کێشەکان زۆرن، یعنی بەڕاستی لەبەرەوە ئێمە هەر خۆمان خۆ بەخۆی خۆمان ئەم جەژنەمان ئەمڕۆ پیرۆزکە زۆر گەورە نەمان کرد. یعنی زۆر سپاس بۆ ئێوەش لە ئێوەی بەڕێز و هەموو کوردستانیان و هیوادارم کە ئەمڕۆ کۆتا ناخۆشی هەموو جیهان بێ، ئیتر شەڕ نەبێنێ و کوردستانیش هەر 5 پارچەکەی ببێتەوە بە دەوڵەتێک، سیادەی خۆمان هەبێ و کەلتورەکانیشمان تازەکەینەوە. ئامین ئینشاءڵڵا. خەڵکان زۆرن بەڵام باجارێەوە نەبێ.